دایکجان ژیان ژانە کێ وەکو تۆ بە سۆزەوە لە دڵ و ئامێزم ئەگرێ منەژیم بەبوونی تۆوە و ڕۆژی خەونێکم لێم دێ ئەو ڕۆژانەی کە لە ماڵیت نازانم چۆن کات بەڕێکەم وەک مناڵێکی بۆ یاخچی حەزەکەم ژیان لە پێکەم ئەمەوێ هەمیشە لام بی تا زامەکانم زیاد نەکا ئەمەوێ نزام بۆ بکەی تا ژیان لە یادم نەکا دایکجان تۆ دەروازەی و بەهەشتەی خودای خوڵقێنێ بۆمان فریشتەیە و نزایانەی دێتە ڕیزی گفتوگۆمان سەدای هیچ گۆرانی بێژە وەکو دەنگی تۆ خۆش نییە ئەگەر دڵیشت بشکێنین کەس هێندەی تۆ ڕووخۆش نییە دایکجان تۆ دڵتەنگ بی من لە ژیان و زێدم هەڵدێم ژیان بێتەوە دۆزەخێکە پێ نەکەنی منە سووتێم